ئەمەوەکو یەکەم بلیت بۆ کاکە دیلان دەستەکانە خۆشەوە دوای پارەکەش ئەبێ دوای پارەکەی لێرەدانێ لە خەسخانە هیوە. کوردستان چی لای تۆ؟ کوردستان دایکێکی ئازیز و گەورەمە. هەرمان کەمال محەممەد تایبەت بە نەخۆشخانەی هیوا ڕۆژی 27 مان کۆنسێرتێک لە شاری سلێمانی ساز دەکات. لێرە هونەرمەند کەمال محەممەدی لە کەمال سڵاوە لێبێ بکاتەوە باش وەزە چۆن خۆجارێ وەڵا سواز بخوا چۆن بوو بڕیارەتدا کۆنسێرتێک بۆ نەخۆشانی هیوا بکەیت چیان بابەتە؟ وەڵی ئێمە حەز پێشتریش لەگەڵ کاک بڕیار دامان نابوو کە لە خەستەخانەی هیوا کۆنسێرتێک دروستکەین هیوایەک بەخشین بەو ئازارە بەو نەخۆشانەی کە لێرن. ئەگەر بتوانین ئەو هیوایە بگەڕێنەوە بۆ ئەو مناڵە جوانانە زۆر خۆشحاڵین بە خۆشحاڵیەوە لەگەڵ کاکەمال چۆن بوو بۆ خەستەخانەی هیوا بشتاکەیت؟ وەڵا ئەمان زەرورە خەستەخانەی هیوا تەمان کەسێک کە شێرپەنجەی بێ ئەمەلی زۆر ئەبرێت یعنی لە ژیان بەڵام بۆیە ئەمەمان کرد بۆی ئەمەلێکشیان بینی و هەم تێکەڵاویشیان بین و هەم توانین زیاتر بەرەبەوانەش بین کە خزمەتی ئەم خەستەخانەیە بکەوە بۆ خۆ. هونەرمەند کەمال محەممەد بەردەوام لە پرسە نیشتیمانیەکاندا بەرهەمی هەیە ئەومەش بۆ هاوشەوی ئەوەیە ئەمە چیە شتە لە تۆیە؟ وەڵاهی بێژگەل لە خۆشەویستی خاک و نیشتیمان و دڵسۆزی بۆ خەڵکەکەم هیچی کەی تاشک نابم. کوردستان چی لای تۆ؟ کوردستان دایکێکی ئازیز و گەورەمە. بلیتەکان چۆنە و لە چۆ دەست ئەکەوێ کاک بڕیار؟ وەڵی دەستخۆشیدان لێکم شانازی بە مامۆساوەکەم ئێمە بلیتەکان ئەمڕۆ ئەعلانیەکەین ئەو شوێنانەی کە بەردەستە بە سەرپەرشتی خەسخانەی هیوا ئێمە لینکەمان بەسەوە بەخۆیانەوە لە ڕووی ئۆنلاین و لە ڕووی بلیتیشەوە ئەمڕۆ بەردەستە بیتن لەمڕۆ خۆش بلیتێکتان لێ بکڕین ئێمەش بەڵام ئەمەوەکو یەکەم بلیت بۆ کاکە دیلان دەستەکانە خۆشەوە دوای پارەکەش ئەبێ دوای پارەکەی لێرەدانێ لە خەسخانە هیوە. کاکەمال تۆ هیچ سوودێکی مادی لەم بابەتە نابی؟ من خواخوامە خۆم دەسڕیان بەداخم ینی بسواریان بۆ بکەم نوێشێ بۆ ئامادەکردو بەرهەمیشی نێشمانەوە ئامادە کردووە لەگەڵ شارەکەی کاک ئیسماعیل تاڵەبانیە ئاوازیشی کاک دکتۆر ئازادە. من بەزەوە ناتوانم بڵم خۆم پێشکەشیم خەستەخانەیەکەمەوە بۆ من جێگای فەخرە. من پرسیارێ بەدەر لەم بابەتەوە لێ یەکەم کەمال محەممەد بەنیاز نییە بە یەکجاری بێتەوە بە کوردستان زۆر ئاواتمە زۆر بەدڵ بەڕۆح بە هەموو شتێک لەگەڵ ئەم لەم نیشتیمانم بیەمەوە بە تەشید یەمەوە بەڕێستان بەڵێ وەکو تۆڕی 1964 یەکەم بلیتی کۆنسێرتەکەی هونەرمەند کەمال محەممەدمان کڕی کە ئەمە ئێماتوانین ئێوەش وەکو هاوڵاتیان دەتوانن بلیتێ بکڕن بۆی کەمێک لە ئێش و ئازاری نەخۆشانی شێرپەنجە کەم بکەنەوە.